سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارەش بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەی جوتیاران کاسبکاران لە ئەلوەی شاری هەولێر و تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان کێشە هێنانی کاڵا و بەرهەمی بە قاچاقی وڵاتانە بۆ نێو بازاری هەرێمی کوردستان بەشێک لەو جوتیارانە دەڵێن بەرهەممان هەیە بەڵام بەرهەمەکان زەرەر دەکات لەبەر چی لە سووریا لە تورکیا لە ئێران لە ئەفریقیا چوزانم لە زۆربەی وڵاتان بەرهەم دێتە کوردستان هەنجیرمان هەیە هەنجیری خۆمانە بەڵام هەنجیر لە دەرەوە دێ هەنارمان هەیە ئی خۆمانە هەنار لە دەرەوە دێ چێ دەیهێنێ بە قاچاق دێت وەزارەتی کوشت و کاڵ دەڵێ قەدەغەیە بەڵام لە هەمان کاتدا بە قاچاق دێت بابزانین معاناتی ئەو خەڵکە چییە کێشەیان چییە زەرەرەکانیان چییە چیتان زەرەر کردووە ئێوە وڵا هەموو شت زەرەر کردی کا کامەران هەموو شتێک زەرەرە لا ئەفۆم کە وەرە تەماشای ترێی دهۆک بکە ئەو ترێ لە دهۆکە عەز دەکەم زانی لە هەموو عالەمیا لە عاجی ومەران لە شیوەڕە شەیدە چۆم سێمان هەیە دنیاک سێمان هێلو با سێمان سێوی بەس ببینە کاکە ئەو سێوی ئیرانی کە دێ هەمووی هۆرمۆناتی لێ باشە ملت بە هۆرمۆنات سەرەتا لە چێ لە کام گومرگ دێ لە کام گومرگ دێت کاکە لە باشماغ دێتن لە پەروێزخان دێتێ ساکە لۆ فەلاحی هەنار فرۆشتن بەخۆ بەکرێ دەینم ئەتۆ فەلاحی ئەمن بەخۆ بەکریان لۆ دەینم بەکریان لۆ بەس قەناعەتە بیجار لێگە لە شەرمێ لە خۆ دەکەم و کە پارام دەدەم هەناریان لۆ دەینم هەناریان لۆ دەینم هەناری خۆمانە باشیان ئەو سووریان وەڵاهی هەناری خۆمان زۆر خۆش لەوە باشتریشە زۆر باشە بەڵام ئێستا قسە بێتە قسەی کابرا دەڵێ کورە کاکە بەرهەمی خۆمانەی چیە بەشی کوردستان ناکە بەشمان ناکە هەنارمان بەش دەکا ترێمان بەش دەکا هەنجیرمان بەش دەکا خۆخی دۆک و سێوی عاجی ومەران و دۆک هەمووی بەش دەکا بەس ئەمە بەس کەلەمان بەش ناکات خاصمان بەش ناکات قەرنابینمان بەش ناکە بابێ بەس ئەوەی بەشمان دەکە بانێ مۆز بابێ عامز بابێ کاکەمە مانعنینە ئەوەی نیتن بابێتن بەس ئەوەی ئێستا باشە ئێستا ئەوە وەزیر سەرۆکی حکوومەت تووزانم هەموو بەرپرسان گیان لە ئێوەیە دەتانەوێت لەم دۆخە چ قەدەغە بکرێ دەمانەوێت قەدەغە بکرێونیا با هەنار قەدەغە بکرێنی هەنارمان هەیە ترێمان هەیە سێومان هەیە خۆخمان هەیە هەنجیرمان هەیە پەتاتەمان هەیە کاکەمان هەیە وەزارەتی کوشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەک هەوڵی داوە نرخەکان یەک بخە یعنی ئەوان خۆیان وا دەڵێن لە بەیاننامەکانیان لەو لێدوانانەی کە بۆ ئێمە پێشتر داویانە بەردەوام دەیدەن دەڵێن کاکە ئێمە هەوڵ دەدەین نرخەکان یەک بکرێت جوتیارێک زەرەر نەکا بە قاچاق دێ کۆنتڕۆل لە گومرگەکان وەکو پێویست نییە خەڵکێک بۆ جیرفانی خۆی جێبە جیرفانی ئەم کاسبکار و جوتیارە نادات کە چەندین زەرەری کردووە یعنی چەندین زەرەری کردووە ئێستا باز دەوە دەکا پیکەبەکەی ڕاگرتووە لێرە هەناری هێناوە لەبەر هەناری بێگانە و قاچاق بازاری نییە یەک دەمە لە دیار یعنی بازاری نییە بازار ئەوانەیە و ئیشە دەکەن دەستڕۆیشتون کاری قاچاق دەکەن زیان لە گیرفانی ئەو خەڵکە ژارە دەدەن یعنی بەڕاستی دادپەروەری نییە دەبێ حکوومەت چارەسەری ئەو کێشەیە بکەن ئەمە نرخی ڕۆژانەیە ئەمە بە سەرپەرشتی وەزارەتی کوشت و کاڵ ئەمە خاوەن مەحەلە سعرەکان دادەنرێت بابزانی نرخەکان چۆنە ئەمە تەماتە 50,000 دینار خۆمانەیە دێ لە دەرەوە خیار 600,000 باینجان 350-500 بیبەری خڕ 800,000 بیبەری تیژ 850,000 کودەی 450-750 پەتاتە بە شێوە چ شتێوان هەمووی خۆمانێ بەرێ لە دەرەوە دێ نا ئێستا نایوانە لە دەرەوە نەبات فاسوولی و شت دێ لە دەرەوە باشە پێم بڵێ زۆربەی جوتیارەکان دەڵێن کاکە زەرەرمانە بۆ زەرەریان هاشیامی لە دەرەوە دێستا لەبەر زەرەری بەشی لە دەرەوە دێ زەر ئەو لێ دەرەوە بێ لێرە و پارەی لەوان ناکە باشە تۆ پێم بڵێ ئەگەر لە دەرەوە نێ سبەینێ فەقیر دەتوانێت چیلۆ هەنارێک بکڕێت لەم جوتیارە ئەگەر لە دەرەوە نییە دەتانی لۆ ناتانی ئەوە گران نابی ناوەڵە زۆرە کاکەی خۆشمان بەرهەم زۆرە زۆرە برا باشە ئەگەر باسی زەرەر باشە
ئەگەر باسی زەرەری جوتیارەکان بکەین جوتیارەکان لەم دۆخە ئێستا ئەشیا دێ زەرەرەکانیان زۆرە هەرێ وڵات زۆرە هەرێ وڵات زۆر زۆرە زۆر شەنافرۆشی خۆمان زۆر زۆرە نافرۆشە لە دیاری دادەنی شەهر نافرۆشە لە بەڕۆژ سێنەکانی نۆڕانە لێرە پێ نافرۆشە جوانترە لە خۆمانە لێ نافرۆشێ ئەشیای دەرە جوانتر زۆر زۆری جوانترە ڕاستم قسەیە بەڵام دەڵێن ئیف دەرەوە هەمووی پرۆتیناتە هەمووی چیمیایە هەمووی زۆر لە خۆمانەی جوانترە ئێرانی دێتن بەڵێ پارەکەی ئێرانی هیچ نییە یعنی بینن بە چەندی بدە لەوان دەردەینیتن ئەوەیە مەسەرەکە تومەندام لەسەر بەس تومەنەکەی لە ئێران دێ لە سووریای دێ لە تورکیای دێ لە باشە یەک دقە کاکە بەس تێم بگەینن یعنی کابرایەکی جوتیار لە ئەفریقا شت دەکا دێنی لێرە دەفرۆشی بۆ جۆتیاری ئێمە زەرەر دەکا ئەفریقیەک لە ئەفریقیا قازان خاستە ئێرانی من نازانەوەوان کە بەس ئێرانی پارەکەیان هیچ لە دەرەی ئەوروپا دامی هەیە جوتیار شتەکان هەرزانترە هاوکاری دەکرێت هاوکاری قیمەت بێتن چ مەجبورە چای خۆ بداتن باشە کاکە پێم بڵێن ئێوە وەکو کاسبکار چارەسەر چییە چارەسەر سەر ئەوێ لێ نەگەڕێن لە حدودەکان بێتن ئەساس حدودەکانە ناوگومرجی هیچ نییە ئەگەر لە حدودی پێشا وایە لەوێ لێ نەگەڕێ لێرە چێ ینی لە حدودەکان لێ لە حدودەکان لێنە ئەمە دەنگی جوتیاران و کاسبکارانە لە هەرێمی کوردستان کێشەی گەورە لەسەر زەرەری جوتیارەکان لەسەر زەرەری کاسبکارەکان ئەوەیە لە گومرگەکان لە دەواازە سنووریەکان خەڵکانێکی دەستڕۆیشتوو کە خۆیان باسی لەوە دەکەن بە قاچاق بە بڕێک پارە ئەو بەرهەمانەی بێگانە دەینە کوردستان پارەکەس دەچێتە جیرفانی خۆیان با جەنابی وەزیر بەخۆی بچیت سەبەشە وەزای بکاتن ئەو ئۆدانە بگریتن ئەو ئۆدانە کە جیران ڕسکی مەشتێرە پارەچی باش دەکاتان مەش دەرە ناکەن فەلاعی ما دامی نییە ئێستا سێوی عاجمەران هەیە لێ بە 300 دیناری کەس نابە سێوەی بە 500 دیناریە سێوی عاجمەران هەیە جوان نییە نافرۆشێ مەقسەدم هەیە جوان نییە شتێ ئیوان جوانتر دەفرۆشێت ئێستا لە نێو هەرێمی کوردستاندا زۆرترین بەرهەمی ترێی دەڤەری دۆکە ینی منی پارێزگای سنووری پارێزگای دۆک جوتیارەکان زۆرترین بەرهەمیانەیە ئەمە بەرهەمی خۆمانەیە ئەمە ترەی خۆمانەیە لێرە بازاری نییە بێزگە لە ترێ چیمانەیە ئەم سێوە جوانەمانەیە ئەمەش سێوی خۆمانەیە ئەم سێوە جوانە بەرهەمی خۆمانە ئەوی چی ناوچەیەکیەوە لای حاجی ئۆمەرە ئەمە لای حاجی ئۆمەرانە ئەمە لای دهۆکەوانە ئەو ترێ ڕەشە ئەوەش ئەوەش سیدەکان ئەمە بەرهەمی خۆمانەیە کە بە دەست و بازووی جوتیاران بەرهەمیان هێناوە ئێستا بازاری چۆرە ئەو ترێ زۆر باشە ئەم ڕۆژی لە خۆسێ فەلامی هەموو خلاص دەبێت ڕۆژانە ینی بازاری هەیە زۆر باشە دەی دەڵێن کاکە بە قاچاق دێ ڕێگانی بە قاچاقیش دێتن بەسەوا دەرەجەیەکە دەشفرۆشێت دەرەجەیەکان دەفرۆشێت بەڵێ بەس هات لە تۆ لەگەڵ هاتنی بەرهەمی بێگانەیان نا هەمووی نا بەس بێتن باشە ئێستا تەماتە ئەوڕۆ گرانە تەماتە ئەوڕۆکە ئەگەر 700 نیارەی خۆمان ئەگەر بێتن باشتر ساریدا دەبێت بەس کابرای جوتیار دەرێ ماڵم وێران بوو ماڵ تۆ لێرە دانیشتوی چایەکن لە دەستا دەڵێ با بەرهەمی بێگانە بێجێی لە قسەی تۆ بێت تووڕە دەبێت دەڵێ ئەوە باسی چ دەکا کاکە من زەرەرم کردو تەماتە بە 800 نیاری ئەوڕۆ زۆرە بە 800 ئەوڕۆ فرۆشی تەماتە بێ بەڵێ بابێت باشە چۆن دەبی ینی لە گومرگەکان مۆزەفەکە هەموو ڕۆژێ تەلەفۆن بۆ ئێرە بکرێت چ بێت چنێ ئەو دەبێ ئەو بە بشۆشتە بەس دەبی تەماتە بێت تەماتە بێ لەگەڵ چیتر تەماتە و کەلەم وەکو چۆن ئەو چنی نییە دەبی بێ چیمان نییە چنی عادی ئێستا قەرنابی باشە ئێستا ئێوە لەگەڵ ئەوەن هەنار بێ لەگەڵ ئەوەن هەنار بێ کاکە هەنار بەشمان دەکا بەڵێ بەشە زیاد باشە لەگەڵ ئەوە سێو بێ لەگەڵ ئەوەی سێو بێ خدای دەوی بێ کەمە سێوکە بەش ناکە بەش ناکە ناوەڵە بەش ینی سێو بەش ناکە ئەی هەنجیر هەنجی زۆرە بێ ئیسابە باشە ئەم بازارە پێویستی بەڕێخستنەوە هەیە یان نا هەیتی چۆن ئێستا مەخزەوە تەماتە بە 900 نارە فەقیر پێی ناکردێ ئێوەش حەق خۆیتی ئێستا پەتاتە 350 ناری دەکە هیچ عیبی نییە بەس هەرچی هەیە هەر گرانیش بێ وش فەقیریان زەرمەند لەم بازارە چاودێر هەیە هەیە بە زوانیە
بەو شێوەیە نییە باشە کەس سزا دەدرێت لەسەر نرخ یان بۆ نمونە دەڵێن لێرە سادە درێ ڕژ تا سێوی هەوو زیاندا وزانم 3 ملیۆن دینار باشە تۆ پێم بڵێ بەر لەوە تەلەفۆنەکە وڵام دەیتەوە لێرە بە قاچاق دێ شتەکان هەموو ئێستا هەیە سیارم ئێستا بە قاچاق دێتە ژوورێ هەیتە سێ بەڵێ بە قاچاق دێ هەمووی بە قاچاق دێت باشە چەندی پارە دەدەن تانی دووەڕقە قەونی دە کابرا دێتە ژوورێ بەرنامەدا ڕژراو نییە بۆ نمونە ئێستا لەو دەقەی تەماتە نییە فەلاعی پەتاتەش مزارێ دەکات دەرێ پەتاتەم نافرۆشێ تەماتە بوویتە 800 دینار 900 دینار کەواتە چی دەوێ بەرنامە دێ بەرنامەی دا ڕێژا ئەمڕۆ سێوی خۆمانەیە ترێ خۆمانەیە ئەو لەو سەرەوە دەێ پەتاتەکەم نافرۆشێ تەماتەی من نەکردو قەرنابیت چێ قەرنابێت بەخوای کیلۆی بە 3000 دامێن لە دوکاندارە یەک فەلاع منەوێنە قەرنابیتی هەبی لاولێرە نییە قەرنابی لۆ نایەتە ژوورێ کەلەم لۆ نایەتە ژوورێ کەوای هەندێک بەرهەم دەبێت بابێتن هەندێک شتێ دەی بێتن بەخۆم کردن کیلۆی بە 3000 دینار بەشێک لە جوتیارانی هەرێمی کوردستان دەڵێن ینی کۆنتترۆلکردنی دۆخەکە بازار لەوەی کەوانەی بە قاچاق دێتە نێو بازارەکانی هەرێمی کوردستان ئاسانە هەموو ئەوانەی دەبینن بەڕادە لۆریە لێرە بەرهەمی بێگانە دێنن لێرە یەکتیم بگەڕێ لە بازارەکانی گۆمەرە قەدەغی بکات زۆر بە ئاسانی بەرهەمی خۆمانە نرخەکەی بەرزتر دەبێت جوتیاریش زەرەر ناکات بابزانی ئەو بەرهەمانە هیچ وڵاتێکە کاکی من جانەکەم ئەو جانەکەم ئەو سێوەی چێەوە ئەو ئێرانی بەرێ لە ئێرانەوە دێت هەناری سووری دێ ئێستا هەناری ماوەتە لێرە بە 600 دیناری بەڕۆم عەشێ دێ کام هەناری تو هەناری من ئەو هەنارەیە کا بابچین هەناری گیران و نازەین باش باشە ینی ئەمە بەرهەمی خۆمانەیە ئەوە بەرهەمی خۆمانەیە ئەوە هەناری نازەنینەیە هەناری منە هەناری گوۆی ئەوە هەناری نازەینێ ئەوە تا باخچەکەی خۆت باخچەکەی خۆم کیلۆی بە 600 دیناری و بە 500 دیناری دەم لەبەر چی لەبەرەوەی هەناری سووری و میسری ئەو بەڕادانی ئەتوو دەیان بینی هەناری میسری دێ 800 دیناریەکە هەناری سووری دێ 800 دیناریەکە بەرام ئیمە بە 400 یا باشە ئێستا ئەتوو لەو دۆخە زەرەرکە چۆن زەرەرم نییە ئەدی من باخچێ باغەکەم گرتیتەوە هەی خۆشمە کاسبی پێواکەین یعنی ماری خەرچی دەین لێرە هەنار کیلۆی بە 400 دیناری دەین کەس نازانم چێم لێ بۆ باسەوە دەکات دەرێ بەرهەمی خۆمانە لەگەڵ بێگانە جیاوازن جیاوازەکە بەلای باشیان جیاوازەکەیان ئەوەیە ئیمە تامی خۆشترە ئیوان جوانترە و بێتامترە لێ باشترە هەناری ئێمە ئەگەر هەر کەسێک بێ سوودی لێ ببینی بەرهەمی خۆمان بەرهەمی خۆمان دەخۆ باشە بازارت کۆ بازارکە لە بەیانیەوە عاجی خاڵ شای محەل چمان فرۆشتەکە عاجی ژیان بازار کووە وەڵا باش نییە نییە ئێستا ئەوەی پێنجشەمەیە مایتەوە ئەوە تا لێرە باشە چهارشەمەیە چەند ساڵە تو کاسابەتی دەکەیت ئەمنەوەتێ بەبیرم لێ کەس باشە لەوەتەی بەبیرت دێ لە منداڵی باشە ئەم بەرهەمە دەتوانین ببیتە ئێران دەتوانین ببیتە تووشە باشە بۆ ئەوان دەینە کوردستان دەینن کات دەینن وەڵا سیارەی 50 وەرەقەی دەدەن و ئارێ وەڵا بەڕات دێ بە 50 وەرەقەی گەورەترین بۆرسەی بەرهەمەکانی کوشت و کاڵی لەم شوێنەیە لە هەولێرە کە لێرەوە دەچێتە پارێزگاکان دەچێتە بەغدا کاگیبراهیم ئەندامی ئەنجومەنی ئەم بازاڕەیە کاگیبراهیم ینی من لەگەڵ کۆمەڵێک جوتیار قسەمان کرد لەگەڵ کاسبکاران قسەمان کرد دەڵێن کاکە بەرهەمی بێگانە بە قاچاق دێتە کوردستان زۆریان کەمە ئەمە بەڵێ دێتن بەرهەمەکە چەند نەوع بەرهەمێکە دێتنەکەن ئێستاکە منعکراوە و لە ڕێگایان دێتە ژوورەوە دێتە ژۆرێ بڵێ چۆن دێتە ژۆرێ بە قاچاق ینی بە چیان دیان نەخێر بە سەیتەرە دادێ و بە زادە دادێ و پارە دەدرێت چەند دەدەنەوەنە بۆ وەردۆریە لە چل هەتا ئەفتا پێنج وەرەقەیەدا هەر سیارەی لە هەر لۆریەک هەر لۆریەک هەر بەڕادەک هەر بەڕادەک بەجێرەی میوەکەیە 4000 یان چل وەرەقە تا هەتا ئەفتا پێنج باش ئەمە هەناری خۆمانەیە بڵێ
بازاری تێک چووە زۆریش تێک چووە باشە ئێوە لەگەڵ هاتنی ئەو بەرهەمانن یان نا ئەمە نەخێر لەگەر هیچ شتێک بە قاچاق جێگای خمور نییە بێتن ئەمە داوام دەکەین ئەو شتانەی نیتمان ڕێگاکانمان داوا لە حکومەت دەکەین لە سەرۆکی حکومەت دەکەین هەموو دام و دەستگاکان تەبلیغ ئەو شتانەی نیتمان لە کوردستان بە ئەومان بۆ بنێتە زۆری ئەوی بە قاچاق ئێستا کە ئەمن فەلاعمەیە بەروبوومی فەلاعی خۆمان ئەخە چ پێویست ناکە پیاز دێتە زۆری ئەمن هەنا ڕۆژانە 50 پیکاپ ئێستا دێ لێرە پێم نافرۆشێ چەند سارە هەنارم بەش 700 و 800 ئێستا هەنار 400 دینار 300 دینار نافرۆشی ناستە دەرەوە باشە تۆ تێم بگەینە کاکە تێم بگەینە ئێستا ئەوە هەنار بوویتە ئەزمە وەنیە نافرۆشێ ماوەیەک بەر لە ئێستا باسی تەماتەمان کرد جوتیار فڕی دەدا ئێستا دەڵێن بە 800 لە بازار وانیە بەرێ کاکە کابران دوێنێ ناپێرێ پێش وەزارەتی زراعەت دینی فەلاعەکانمان هەموو پەتاتەیان برد ڕێژتیان پەتاتە ئاخیری پەتاتێ ئێستا کە پەتاتە بوو فەلاعی خۆمان خەزمیان کرد پێیان نەفرۆشە پەتاتە 200 دینارەکە کەوایە ئەو بازارە پێویستی بە ڕێخستنەوەیە زۆریش ئێستا پەتاتە داخل دەبی بۆ لێ دەگەڕێت داخل بیت ئەمە بەروبوومی خۆمانە تۆ پرسیار دەکەی دەڵێ بۆ لێ دەگەڕێی داخل بی بەڵێ پێم لە چێ و قاچاغی دەکا و چێ ناوانە طبعا بەخۆ دەزانی ئەوە بە چینی کاسب ناکری ئەو دەچ لە ڕێگایەکە لە هەموو دەواازەکان لە هەمووی هەیە لە هەموو دەواازەکان بەبێ فەرق و جوایزی هەیە بەڵگە تێل بۆ بەڵگەمان هەیە لە هەمووی دێ لە هەمووی دێ باشە بەڵام وەزارەتی کوشتتوکات دەڵێ داوا لە وەزارەتی ناوخۆ و دارایی دەکەن ئیجرات بکە کراوە هیچ ئیجرات دەکە من دەکەم بەخۆت ئێستاوا لە ناو بۆرسەی هەولێری ناو ئەلوەی هەولێری ئەو هەنارە وەڵڵا وەبیلە خاوەنەکەی ناناسم بەس ڕەقەمی منی لێلایە ئەوجا لە هەر دەوڵەتێ بۆ دەست بەسەر ئەو بەرهەمە قاچاغانە داناکە کاکە کامەران بە ئەم بۆت باس کەم ئەگە لێرە دەستی بەسەر داگری زربە لە من دەدا لە چینی کاسب دەدا لۆ لە عدول لێ دەگەڕێ داخل دەبێت لە سنوورەکان قەدەغەبێت داخل کاکە کامەران ئێستا کە ئەو بارەی بۆ من دێتە ئێرە برێ وەکو هەنار هەفتا پێنج وەرەقە بەس بۆیان ئیزن داوم ئەو بارە کابرا نردوویتە ئێرە ئەم بۆی بفرۆشم باشە لە عدود بۆ ئیزنی دەدەن کاکە ئیزنی مەدەن داوامە لە سەرۆکی حکومەت جێگری وەزیری زراعە کاکە لە مەرزەکە با داخل دەبی ئەگە داخل بوو لە لای مە غەد لە ئێمە نەکە ئەمە چینی کاسی بۆ لە لای مە لێمان دەگرن ئەمە زەممان نییە هەنار داخل دەبی بەچەند والله بەرجۆرەی حەسەب بارەکە لە چل وەرەقە تا هەفتا وەرەقە لە حدودەکان داخل دەکەن بۆ یەک بەڕاد بۆ یەک بەڕاد 25 تەنە ئەمەش هەنارمان هەیە دەرێک گوڵە وەختی مەرسومە نافرۆشێ لێ بە دیارەوەی نعرف باش ئەمە حاڵی جوتیارێت ئەمە حاڵی مێ دەبێ واز لە فەلاحەتی بێری باش مە باز لەوە دەکات دەڵێ خەریکە وازە کاری جوتیاری بێرین هەناری هەیە ترێیان هەیە هەنجیریان هەیە چوزانم دەیان بەرهەمی جۆر بە جۆری خۆمانە هەیە دەڵێ حکوومەت بەرپرسان وەزیر لایەنە پەیوەندیدارەکان تکا دەکەین ئەگەر بە حاڵماندا نەچنەوە ئەوە وای لێ دێ دەست لە کەسابەتی بەر بدەن و ئیتر بیر لە کارێکی دیکە بکەنەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت